بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. جزء عما قيشتنا سورة الزلزلة. زلزلة طبعا بمعنى جولو لرزي دنيا خرابون يا زندبون وده كزورة الزلزلة بخوي مدنية لمدينة هاتو تخواره طالما شوازكي ناوروكي زورتر لسورة مكية كان دسي چونك باسي ئەشکەنجە و ئازار و ناڕەحەتیەکانی هاتنی قیامەت دەکا و هەروەها ئەو گۆڕانکاریانەی کە بەسەر زەویدا دێن و چۆنیەتی هاتنە دەرەوەی ئینسانەکان بۆ وەرگرتنەوەی پاداشت و هەروەها بوون بە شاهیدی زەوی لەسەر ئینسانەکان و پاشان نەتیجەی ئینسانەکان چاکەکار و هەروەها خراپەکار. سەرەتای سوورەتەکەی دەفەرمێ ئیدا زولزیلەتی الئەڕض زلزالها إذا كاتك زلزلة هندرايا جولا الأرض أو زوجيكي ولا سري دجين زلزالها بلرزيني تايبت بخوي بلرزيني كي تواو بلرزيني كي يقلد وايك إذا كاتك زلزلة الأرض هندرايا لرزا هندرايا جولا أو زوية زلزالها يعني جوڵە و لەرزەیەک کە شایستەیە بەخۆی و شایستەیە بەو ڕووداوەی کە وەک ئەو کارەساتی کە بەسەری دادێکە جوڵەکەی بە شێوەیەکە طبعاً وردە وردە جوڵەکەی زیاد دەبێ هەتا هەرچی بینایە و بەرزایی و شاخ و دار و درەخت و هەرچیەک لەسەر زەوی هەیە وێرانی دەکا جوڵەکە کۆتایی پێ نایە. إذا زلزلت الأرض كاتك هندرايا لرزة أو زوية زلزالها بلرزينكي تواو بلرزينكي يقلد وايك وأخرجت الأرض وهروها هلدا در الزوي أثقالها أوشت قرساني كلناويدان أو كلناويدا لكان زاكان لمردوكان حيتشي تدانا من وكو في غمر دفر صلى الله عليه وسلم توقيء الأرض أفلاذ كبدها أمثال الأسطوان من الذهب والفضة فيجيء القاتل فيقول في هذا قتلت ويجيء القاطع فيقول في هذا قطعت رحمي ويجيء السارق فيقول في هذا قطعت يدي ثم يدعونه فلا يأخذون منه شيئا. دفر من لروج دوايدا كبوملرزك دي طبعا جوڵەکە هێندە بە قووەتە هەرچی لە بن زەویدا هەیە هەمووی دێتە دەرێ کە لە شوێنی وهەیە زێڕ و پارە بەسەریەکەوە کەڵەکە دەبێ خەڵک بەلای زێڕ و زیوەکەیدا دەڕوا ئەوەی کە خەڵکی کوشتۆ دەڵێن لەبەر ئەو پارەیە کاتی خۆی خەڵکم کوشت ئێستاش کەس نایەوێ ئەوەی پەیوەندی خزمەتی پچڕاندووە لەبەر بەدەستهێنانی ماڵ دەڵێ پەیوەندی خزمەتیم پچڕاند لەبەر ئەو ماڵەی و ئێستاش کەس پێی ناوێ ئەوەی کە دزی کردو دەڵێ دەستەکانی خۆم بە بڕیندا لەسەر ماڵ و ئێستاش کەس پێی نایەوێ جا دەفەرمێ هەر یەکەی کە بەلای پارە و زێڕەکەی دادێ سەیرێکی دەکا و قسەیەکی دەکا و کەسیش بەلای داناچێت و هەڵی ناگرێتەوە بۆ چونکە ڕۆژێکە ما قیمەتی نییە و هەموو کەس دەزانێت کە ئەوەی بە کەڵک دێ لەو ڕۆژەدا تەنها کردەوەیە وأخرجت الأرض هەڵی دەداتە دەرێ زەوی ئەثقالها ئەو شتە قورس و گرانانەی کە تێیدان أو جار وقال الإنسان ضلت إنسان أو إنسانانه كلو كاتيدا لجيان دان لحياة دان ضلن مالها أو زي شي بسر هاتوا بو إلي هاتوا بو آوا قرانكاري بسر دهات وقال الإنسان ضلت مروف مالها أو زي شي لي بسر هاتوا بو شي بو شوازا قرانكاري تدا روي داوا جا خوای گەورە بۆ خۆی جواب دەداتەوە دەفەرمێت یەومەئیذین لەو ڕۆژەدا تحدث دەجێڕێتەوە زەوی باز دەکا زەوی ئەخبارها ڕووداوەکانی ناوی ئەوەی کە لە ناویدا ڕووی داوە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت دەزانن خەبەر و هەواڵ خوێندنەوەی زەوی چۆنە وتیان خوا و پێغەمبەری خوا چاکتر دەزانن فەرمووی فإن أخبارها أن تشهد على كل عبد أو أمة بما عمل على ظهرها أويا دەبێتە شاهید لەسەر هەر پیا و ئافرەتێک بەوەی کە لەسەری کردووە
ئەو جار بەقسە دەڵێ تەقول عملك يوم كذا 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 إلى آخره دەڵێ فلان کەس لە فلان ڕۆژەی لە فلان جێگای لەسەر فلان شوێنەی من فلان گوناهی کرد. ئەو جار حەدیثی کەمان هەیە پێغەمبەر دەیفەرمووت تحفظوا من الأرض خۆتان بپارێزن لە کاتی گوناهکردندا لە زەوی فإنها أمكم زەوی دایکتانە وإنه ليس من أحد عامل عليها خيرا أو شرا إلا وهي مخبرة به هیچ کەسێک نییە لەسەر ئەو زەویە چاکەی بکە یا خراپەی بکە إلا لە قیامەتی خەبەرت لێ دەدا. بۆیە لە چاکەیدا کە نوێژە دەکەی بۆ سونەتە شوێنی نوێژەکان بگۆڕی بۆی شوێنی سوزدەکانت زۆر بن کە دەچێ مزگەوتێ بۆ سونەتە بە ڕێگایەکدا بڕۆی بە ڕێگایەکی دیکەدا بێەوە یان هێواش هەنگاو هەڵنەی بۆی شوێن پێکانت جێ پێکانت جێ چاکەکانت لە قیامەتێ ببن بە شاهید لەسەرت جا چۆن لە چاکەدا تەوان شاهیدیت لەسەر دەدا بە هەمان شێوە لە خراپەشدا ئینسان ئەگەر لەسەر زەوی خراپەی کرد بەبێ گومانی بە وێنە و سوورە هەموو شتەکان تۆمار دەکرێت و علمیش سەلماندوویەتی جاران ئەگەر بڕواکردن بە زەحمەت بوو بێ کە زەوی دەتوانێت دار و بەردەکەی دەتوانێت وێنەی ئینسان بگرێت و سەوتی ئینسان تۆمارکە ئێستا ڕاستی باوەڕکردن زۆر بەسیتە وانێ بەو هەموو وەسائلە وانێ میمۆریەکی بچووکی گچکە بێنە وەکو سەرپەنجەیەکیە بە هەزاران وشە و کەلیمە و وێنە و سوورەتی لەسەر خەزم دەکرێت و وەکو خۆی دەیهێڵێتەوە کەی بتوێت دەتوانی بۆیە علمیش سەلماندوویەتی کە دار و بەر زەوی دەتوانن شت تۆمارکە بەڵام تا ئێستا تەڵان کەس نەیتوانیوە لیان وەرگێتەوە چۆن لیان وەردەگیرێتەوە بە ئەمری خوای پەروەردگار دەکرێت وێ دەفەرمێت یەومەئیذین لەو ڕۆژەدا تحدث دەگێڕێتەوە زەوی ئەخبارها هەرچی ڕووداوی هەیە کە لە ناویدا کراوە چاکەت کردوێ چاکەکانت بۆ باز دەکا خراپەت کردوێ دەبێتە شاهیدیت لەسەر ئەو جا خوا دەفەرمێ بأن ربك لەبەر ئەوە لەبەر ئەوەیە پەروەردگارت ئەو حالەها نیگای بۆ کردووە و فەرمانی پێ کردووە ئەگەر کەسێک بپرسێ چۆن زەوی قسە دەکا بۆ ئینسانی ئیماندار زۆر ئاسانە وایە ئەی چۆن زمان قسان دەکا زمان پارچە گۆشتێکە وایە خۆ وەرە هەڵی کۆڵە و لێکی دەوە بزانە لە ناویدا هیچ جیهازەکەی بتوانی بە چاو ببینی وایە بەڵام خوا ئەمری پێکردووە زمان بۆ قسەکردن بێ چاو بۆ پێی دەبینی چونکە خوای گەورە بۆ بینین گوێ خۆ بەس شکڵەکەیتی ئالیەتی بیستنەکەی لە ناوەدا ئینسان هەر نایبینێ خوای گەورە دروستی کردووە زەویش ئەگەر خوای گەورە ئەمری پێکرد قسە بکە بەسەر هاتەکانت بجێڕەوە بەڵام جوندی خوای پەروەردگارە خوای گەورە چی پێ بکە ئەوەی دەکا چی ئەمری پێ بکە بیئەنە دەفەرمێ ئەوە لەبەر ئەوەیە پەروەردگارت ئەو حالەها فەرمانی پێ دەکا و نیگای بۆ دەنێری جاخوا دەفەرمێ یەومەئیذین لەو ڕۆژەدا یەستوڕ الناس دەگەڕێنەوە خەڵکی بۆ دەشتی مەحشەر هەشتاتن کۆمەڵە دەستە لیوڕەو ئەعمالەهم تا ببیننەوە پاداشتی کردەوەکانیان یەومەئیذین لەو ڕۆژەدا یەستوڕ الناس دەگەڕێنەوە خەڵکی بەڵێ یەومەئیذین لەو ڕۆژەدا یەستوڕ یعنی یەرجیع دەگەڕێنەوە الناس خەڵکی ئەشتاتە دەستە کۆمەڵ لیوڕەو تا ببیننەوە ئەعمالەهم کردەوەکانیان و دەشکرێ بڵێن تاوەرگرنەوە پاداشتی کردەوەکانیان جا فەمەن یعمل هەر کەسێک ئەنجامی دابێ مثقال ذرة بەکێشی ذرة یعنی گەردیلەیەک خەیڕەن لە چاکە یەڕەهو دەیبینێتەوە کە جاران دەیانگوت ذرة یعنی بچووکترین مێرولە هێندێکی کە ئیبن عەباس دەفەرمێت جاران کە نەزاندراوە تەڵان عیلم ئەوە نەبووە فەرموویەت ئەگەر لاقل لە عەرزێدانا هاگە پێت هەڵگرت ئەو وردە گڵانەی بە پێتەوە دەنووسێن کامیان لە هەمووان بچووکترە ئەوە زەڕەیە بەڵام علم ئێستا سەلماندوویەتی کە زەڕە بە چاو نابیندرێت و هەر زەڕەیەکیش تەقسیمی سەی دەکرێت کە جاران خەڵک پێی وابوو بچووکترین شت زەڕەیە بەڵام نا لە زەڕەش بچووکتر هەیە زەڕەش دەکرێت ببرێتە سێ بەش بۆیە ئەگەر کردارێکی چاکەت کردبێ هێندە بچووک بێت کەس هەستی پێ نەکردبێ و لەوانەیە زۆر جار بۆ خۆشت بیرت لێ نەکردبێتەوە
بەڵام لە قیامەتێ پاداشتەکەی دەبینیەوە. فمن يعمل هەر کەسێک ئەنجامی دابێ مثقال ذرة بە کێشی گەردیلەیەک لە خەیڕەن لە چاکە یەڕەهو دەیبینێتەوە و لەسەری پاداش دەدرێتەوە. ئەو مژدە. ومن يعمل و هەر کەسێکیش ئەنجامی دابێ مثقال ذرة بە کێشی گەردیلەیەک شەڕەن لە خراپە و لە تاوان یەڕەهو هەر دەیبینێتەوە و لەسەری سزا هەر دەیبینێتەوە. جاخوا سزای دەدایان نادا ئەو مەوزوعێکی دیکەیە، بەڵام هیچ چاکەیەک نییە کردبێت و لە قیامەتێ نەیبینی و حتمەنیش خوای گەورە لەسەر چاکەی هەر پاداشت دەداتەوە و هیچ خراپەیەکیش نییە کردبێت خوا پیشانت نەدا، بەڵام لەسەری محاسەبەت دەکایان ناکە مەرز نییە. بەتایبەتی ئەگەر کەسەکە ئیماندار بێ مەرز نییە لەسەر گوناهی ئەوەندە بچوو خوا ئینسانی محاسەبەکە، بەڵام دەبێ پیشانت داتەوە تۆ یەقینت پەیدا ببێ کە هیچ لە خوای ون نەبووە، کە سزات نادا عقوبەت نادا چاکەی لەگەڵ کردووی نەگەوە نەیبینی بێت و یا نەیزانی بێ. ومن يعمل و هەر کەسێک ئەنجام بدا مثقال ذرة بە کێشی گەردیلەیەک لە خراپە یەڕەهو دەیبینێتەوە. صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه.